سلێمانیەوە بەڕێز حەمە ڕەشید هەرس نووسەر لەگەڵم دا گفتوگوی لەگەڵاکەم سەبارەت بەوەی بۆچی عراق باوەڕی بە مافەکانی گەلی کوردستان نییە یاخود بە ئەو ئابلوقە شۆڤێنیە چیەکەی خەنە سەر هەرێمی کوردستان. بەڕێز حەمە ڕەشید سڵاوتان لێبێتۆم کاتتان باش. بۆچی عراق باوەڕی بە مافەکانی گەلی کورد نییە؟ زۆر سپاسە دەکەم. ڕێز و حورمەتم بۆ جۆگران و بینەران و بیسەرانی کوردستان 24. ئەوەتی ئەم هەبوونە کوردیە لە عێراقا پەرەی سەنووە بۆ بە بەردێک بەسەر دڵی کاربەدەستانی عێراقیەوە، نەک بەدەست کاربەدەستانی عێراقیەوە. ئەگەر ئێمە سەیری مێژوو بکەین بە هیچ جۆرێک دانیان نەناوە بە ڕەوایەتی نەتەوەی کووردا، دانیان نەناوە بە مافی نەتەوەی کووردا. ئێساشکە ئەم بەزما ژێڕن زووتر ئیشی بۆ کراوە لەژێر کاریگەری هەوهەنێ وڵاتیشە ئەم ئیشەی بۆ کراوە، بەڵام ئەیانیست بە هێواشی بیکەن. بەڵام ئەمڕۆ هەلومەرجەکە وای لێ هاتووە مەجبورن کەوا بە خێرایی دەسەکەیان کەشف بکەن بەرامبەر ئەو دوژمنایەتیەی کەوا دەرهەق بە میلەتی کوردەکەن. ئەگەر ئێمە سەیری ناوچەکە بکەین ئەبینین عێراق ئەڵێ من پارەم نییە بۆ کوردستان، پارەی هەیە بۆ سووریا، پارەی هەیە بۆ فەلەستین. ئەمانە هەمووی لە میلەتی کوردیە دزن و ئەیەن بە خۆیان. جا ئەمە لێرە یەک شتمان بیرە خاتەوە، ئەوی ژەوەیەکەوە عەرەب لە ژیانیا خاوەنی عەهد و پەیمانی خۆی نەبووە، بە حەیاتی ئەو قسانی کە ئەمڕۆ کردوێتی سبەینی لی پەشیمانە بێتەوە و یەک دەنەک پێشی عەیب نییە. لەبەر ئەوە تۆ ناتوانی هیچ نۆع شرۆڤەیەک بۆ ئەم سەردەمە بکەی کەوا عەرەب تایە باڵا دەست بێت، چونکە نازانی خاوەنی قسەی خۆیانین کە خاوەنی قسەی خۆیان نەبن تۆ ناتوانانی شروع بکەی. بەڕێز حەمە ڕەشید هەرس بڵێن عەرەب یاخود با بڵێن ئەو دەسەڵاتە شۆڤێنەی کە ئێستا لە عێراقدا هەیە، چونکە ڕەنگە هەموو عەرەب خاوەن و بیرۆکەی هەمان هزر و بیرکردنەوە نەبن لە بەرامبەر نەتەوەی کورد و هەر نەتەوەیەکی تریشە. جەملێ نەبوو باش. بەرسیارەکەی من ئەوە بوو تۆڵی عەرەب مەبەستی منەوەی ئەڵەم پێتان وانە ئەمەی کە ئێستا لە بەرامبەر کووردا کرێ لەلایەن بەشێک لە دەسەڵاتدارانی عێراقەوە نەیشوبهێنین بە تەواوی عەرەب. کاکە ژیانی ئێمە لە دێر زەمانەوە لە مێژووەوە هەرەڵێن ڕژێم. کاکە ڕژێم چییە؟ ئەمە شۆڤێنێتی عەرەبیە کاکە، شۆڤێنێتی دەوڵەت عەرەبەکانە دەوڵەت دروست دەکەن و دژایەتی تۆکەن. ئەی بەچی هاتوون ئەو هەموو وڵاتانیان داگیر کردووە لە مێژووشە. ئەمانە هەمووی بەم چاوەڕاوە بە هیچ نوعێک لەگەڵ عەرەبا سیاسەتێکی شەریفانە بە هیچ جۆرێک ناکرێت، بە هیچ جۆرێک ناتوانانی تۆ بە ڕێک و پێشی و بە ڕازگۆیانە لەگەڵیان نابژی. ئەبێ وەکو خۆیان چاوەڕاوە هەبێ، ئەبێ وەکو خۆیان پاشقول بگری، ژینا تۆ دۆڕاویت. لەبەر ئەوە شۆڤێنێتی عەرەب تۆ هەر کامێکیان بگرە ئەڵێ من کوردستانم خۆشەوە ئەوە بەڵا بکە ئەوە کاڵی تۆ خاوەن دەوڵەتی بۆ من دەوڵەتم نەبێ چاویە پەڕێتە پشتی سەری و هێرشە کاتە سەرێک. کاکە ژیان مەسەلەکە لێرە ڕژێم نییە. ئەو ڕژێمانە هەر هەموویان هەرچی کەسێک بێنی تۆ ناوێنەی ڕژێم، بەڵام لە ئەسڵا شۆڤێنێتی عەرەبیە. بمانێەوە نەمانەوە دەستی ناوەتە بین و نایڵێ ببی بە هیچ جۆرێک ڕازی نییە کەوا تۆ ببی بە خاوەنی هەبوونی خۆ بە خاوەنی شیانی خۆی، ڕازی نییە بەوەی بکانی نوێکە هەبێ سەری خۆتی پێ بخورێنی. ئەمەم لە بەرچاوە و ئەگەر ئێستاژ نەبێ سبەینی هەر ئەو دوژمنایەتیان هەرە کرد. جا لەبەر ئەوە سەیریکە یعنی لە هەموو ژیانتان لە هەموو جیهانە وڵاتێک نییە کەوا بۆ یخانی ئیرادەی میلەتێک بڕوا قوتی ببرێت و دەست بخاتە ناو پاروی مناڵانی میلەتەکەیەوە.
ئەمە گەورەترین تاوانە بەرامبەر بێ بەڵام ئەوان پیان عیب نییە بۆ پیان عیب نییە چونکە لە دێرینەوە ئەمە کللتوریانە لە دێرینەوە ئەمە دیاردەیەکە کەەوە ئەوان پێی ڕاهاتون و بە حیاتیشیان تەرچینان بەڵێ بەڕێز حەمەڕەشی تەرەس پێتان وانێ وەکو چۆن خۆمان مەسەلەیەکمان هەیە ئەڵێن کەڵە شێرمان گەورە کرد دەنوک لە خۆمانەگرێ لە سەردەمی دروستبوونەوەی ئەم حکومە تازەی عراق لە دوای ساڵی 2023 ئەگەر کورد نەبووایە عێراقە بۆ چی؟ هیچە بوو؟ ئێمە هاوارمان کرە و کاتە وتمان بۆ بیکەن بەڕای خوا مەسلەی تەوافق لەگەڵ عەرەبا ناکرێ ئەوان زۆرینەن بە هیچ جۆرێک بە تۆ هەتا ئێوارە بڵێ تەوافق ئەو بە حسابی زۆرینە بۆ دەکا و ئەم دیموکراتیەتەی کە بە زۆریش سەپاوە بە سەربانە قوربان بۆ وەگرێتەوە ئێستا ئەوای لێ هاتووە نەک ئەوە ئەو تۆزە کوردەی کە هەشتا تێگەیشی لایەشی لێ بۆتەوە نەوعەدەژایەتێتەکە نەوعەدەژایەتێکە دەکا هیچ ناپاشێک لە مێژووە ناپاکەکانی مێژویان شەرمەزار کردووە بەو ناپاشەیە کە ئێستا لەگەڵ کوردیاکەن زۆر سەیرە تۆ وەرە کابرا دەستی بێگانە و عەرەب ماچ بکەی بەڵام تەوقە لەگەڵ براکەی خۆتانەکەی ئەمە شۆرەوەریە بۆچی ئەوەی کە ئەو دژایەتی کە میلەتی ئەو دژایەتی میلەتی کوردەکە سبەینێ نازانێ حسابی چه حسابێکیش بۆ خۆیەکەن نازانێکەوە بە ئاسانی ئەویش دەرناچێ ئەبێ نانێ بخوات و نانە بک بە قەسەری ئەو کەسەیکەوە وەکو پۆڵا خۆی ڕاگرتووە بەرامبەریان بەڵێ ئێستا تا چەند پێویستە هەند لە ڕابردووە تاقیمان کردوتەوە کاتێک کۆدەنگ بووین یەکدەنگ بووین بە تەواویەوە زۆری و زۆرینەیە خۆیانەوە عێراق ئامادە بوون ملکەچکەن بۆ داواکانمان بۆ مافەکانمان بۆ خواستەکانمان ئێستا تا چەند گرنگە بەتابەت لەم پرسی ئەم موچەی کە ئەوان بەسەر هێناین و لە ڕۆژی جەژنا موچە نەدراکە هاوڵاتیان هەرێمی کوردستان بتوانن جەژنێک بەڕێکن کە لە جەژن بچێت تاک ئیش نەکرێت کەس نەڵێ من ڕۆشتم ئەڕۆم تەلەفۆنەکەم کۆدەنجیەک هەبێت کورد بەو کۆدەنجیا توانێت کارێکی باشتر بکە یاخود نا واللهی برای بەڕێزم ئەگەر بە ڕاشکاوی باسیەوە بکەی دەمانە بۆیە دروستبوون بۆی کۆدەنجی نەبێت ئەجینە پێویست بەم هەموو حیزبە ناکە لە سلەیمانی و لە کوردستانە هەڵتۆقیوە هەمووی بۆ ئەوەیەکەوە کۆدەنجی نەبێت بەڵام لەگەڵ مەبەستان ئۆپۆزیسیۆنە یەخەی ئینسانە بەڵێ مەبەستان ئۆپۆزیسیۆنە زۆری ژمارەی حیزبەکان بەڵێ ئێمە ئەو ئۆپۆزیسیۆنە یەخەی ئینسانە بە ویژدانەکانی ئەگرین بۆ ئەوەی ڕۆژە لە ڕۆژان بەرامبەر بە سەرکردەکانیان تێگەیشی هەڵسنەوە و بڵێن کاکە ئەمە مافی میلەتێکە مافی نەتەوەیەکە ئێمە چۆن نەتوانین کەوە دژایەتی هەموو نەتەوەکەی خۆمان بکەین لە پێناوی ئەوەکەوە کاکە ئەم کوردستانە تێگەیشی هیچ کەسێ نییە هی کووردە بۆچی وای لێ ئەەکەن بۆچی دژایەتیەکەن آخر سبەینێک ئەگەر خوا نەخواسە ئەوەی کە ئێوە ئەتانەوێ بێتە دی یەکەم کەس قڕ بۆ ئێوە ژیرێتەوە یەکەم کەس ئێوە سووک و ڕسووا و ئەورێنە دواوە ئەمێ مەسەلەکە لێرە بەڵێ بەڕێز حەمەڕەشید کە هاوارەکەین بەڵێ قسەکە تەواوکە ببوورە کە هاوارەکەی نەڵێن کاکە جان خۆتۆ کوردی وەکو من کوردی ئێمە خاوەنی یەک مێژوین خاوەنی یەک ڕەچەڵەشین کاکە ئەم دژایەتی کووردە بۆ لە پێناوی چییە ئەبێ ڕۆژێ لە ڕۆژان ئەمانەی کەوا دوژمن بەخت و هیوای خۆی لەسەر هەڵچنیون ئەبێ ڕۆژێ لە ڕۆژان بیرکەنەوە بڵێن ئێمە بۆچی دژایەتی ئەم نەتەوە بەژمەینەتە بکەین یعنی قابلە تۆ ویژدانیان نەبێ قابلە ڕۆژێ لە ڕۆژان بیرێ نەکەنەوە بزانن ئەمانە لە چ جەرەتاوێکە ئاژین بەرامبەر بە میلەتەکەیان بەڵێ سپاس بەڕێز حەمەڕەشید تەرەس نووسەر لە سلێمانی لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ بەشداریتان
زۆر سوپاس.